مناوی خۆی گەورە و میهرەبان ئامادەوانی بەڕێز سەرۆک کۆندامانی ئەنجومەنی زانکۆیی ئەمریکی لە سلێمانی، مامۆستایانی بەڕێز، فەرمانبەرانی خۆشەویست، کەسوکاری دەرچوان و دەرچوانی ئازیز و خۆشەویست، ئێوارەتان باش. خۆم زۆر بە خۆشحاڵەزانم ئەمڕۆ ئەم ئێوارەیە لە ئاهەنگی دەرچوونتانە لە بەڕێکردنی ئێوەی ئازیزا بۆ کاروانێکی تر بۆ قۆناغێکی تری ژیانتان لێرە لە خزمەتتانە. ناخی دڵمەوە پیرۆزبایی لە یەک بەیەکی خۆتان و کەسوکارتانەکەم. بێگومان سەرکەوتنتان زادەی بەرهەمی شەونەخۆنی زانکۆکەتان و مامۆستاکانتان و خۆتان و لەسەروی خۆشتانەوە کەسوکار و خانەوادەکانتان، ئەو فریشتە فریاد ڕەسانەی کە هەموو مەلەزاتی حیاتی خۆیان خستەلاوە بۆ ئەوەی لەمڕۆ لەم ئاهەنگا شاهیدی سەرکەوتن و دڵخۆشی ئەوەی بەڕێز بن. لەم خولەدا 182 گەنجی وڵاتەکەمان لە بواری زانستی و جۆرا و جۆرا بڕوانامەی بەکالۆرس و MBA وەرەگرن. کەمایی دڵخۆشی وڵاتەکەمانە ئێوەش پێویستە بن بەو سەرمایە مرۆیە گەورە و گرانەی کە ساڵانە زانکۆکانمان پێشکەشی کۆمەلگای خۆمان یەکەن و لە ناو زانکۆکانی شارزانکۆی ئەمریکی لە سەرەتای دروستبوونیەوە بە ئێوەی بەڕێزەوە 2500 لە کوڕ و کچی باش و کارامە و بەتوانا و سکیڵی بەرزی پێشکەشی وڵاتەکەمان کردو کە جێگەدەستی ڕەفیقەکانتان لە ڕابردووە بە گەشەپێدانی هەمەلایانی وڵاتەکەمانەوە زۆر بە باشی دیارە. ئومێد و گەشتبینیشمانەیە کە ئێوەش هەمان لەسەر هەمان ڕیتم لەسەر هەمان ڕێڕە و دەتوانن بەشداری گرنگ و کارامە لە بنیادنانی وڵاتەکەمان و لەو ئەرکانە بگرنە ئەستۆ کە وڵاتەکەمان پێتانی دەستپێرێ. زانکۆکەتان بۆ ناسراوکە کۆمیونیتیکی مۆزاییکی هەیە، ژینگێکی کراوی هەیە، فرەڕەنگە و لەسەر بنەمای لیبرال ئارت ئیدوکیشن پرۆسەی خوێندنی ئەنجامەدا. واروایە یەکێکتر لە خصوصیەتەکانی زانکۆکەتانەوەیە کە لە جوگرافیای جیاواز لە پێکاتەی جیاواز لەگەڵ لە وڵاتی جیاوازیشەوە لێرە لەگەڵ ئێوە لێرە خوێندن تەواوەکەن. زۆر جێگەی دڵخۆشیە کە لە ناو ئێوەی ئازیزە سێ لە خوشک و برایانی ئێمە لە ئەفغانستان لەگەڵ ئێوە تەخەروجەکەن. دەستخۆشین بۆ بۆردی ئەمینداران و ئەنجومەنی زانکۆ کە لە سەرەتای ڕووداوەکانی ئەفغانستانەوە باوشی میهرەبانی و سۆزی خۆیان بۆ خوێندکاران و قوتابیانی لە قەوماوی ئەفغانستان کردەوە. ئەمەش نەک ئەرکێکی زانستی بوو، بەڵکو ئەرکێکی ئینسانی و ئەخلاقی بەرزی کوردانەش بوو کە پێکەوە ژیان کە ئاوردانەوە لە لێقەوما و یەکێکە لە خەستەت و بنەماگرنگەکانی کولتوری وڵاتی ئێمە. خۆشەویستانم، کاتێک ئێوە بنە بەشێک لەو سەرمایە گرنگە بەشێکلا و گراجوێشنانە دەبێ بزانێ ئێوە ئۆباڵ و مەسئولەتی گەورەترتانەوە ڕەنگە جیاوازتریشتانە بێ. وەکوتم ئێوە لە ناو ئەم تایبەتمەندی ئەم زانکۆیەدا گەورە بوون، خوێندوتانە، تەخەڕوجەکەن و بازاری کاری کوردستان کەرتی بزنس، کەرتی پیشەسازی، کەرتی تایبەت، کەرتی گشتی بە چاوێکی ترەوە تێبینی توانا و کارامەی و سکیڵی ئێواکەن. هیوادارم لە ئاستی پاراستنی ناو و ناوبانگی زانکۆکەتان خۆتان و سکیڵتان بە ئەوی لەو ڕێگەیەوە بتوان هەم ژیانێکی شایستە بە خۆتان دابین بکەن، هەم کەسوکارتان سەرفرازانە لە سایه ئێوەدا بژین، هەمیش بتوانن خزمەتێکی بەرچاو بە نیشتیمانەکەما بکەن. لە سەرەتای خوێندنی ئێوەوە ئێمە کەوتی ناو ئاڵنگاری گرنگ، پارساڵش تێرە هەر باسمان کرد، بەڵام خۆشبەختانە ئێستا ئاسۆکە خەریکە وردە ڕوونترە بێتەوە لە نێوان ئەو ئاڵنگارێنی کە لە هەرێم و بەغدا هەبوو. ئومێدمان وایە نەوەکانی ترمان ئەوانەی کە ئێستا لە قۆناغەکانی تری خوێندنان تووشی هەمان زەحمەتی و دەردەسەری نەبنەوە. بەڵام لەبەردەم ئێوەی ئازیز و کەسوکاتان و ڕای گشتی میلێتەکەمە گرنگ ئەوە بڵێم من بەو پەڕی ئاسوودەیەوە لە خزمەتانە وەستاوم. ئەوەی پێمان کرا 4 ساڵی ڕابردوودا سەرباری ئەو هەموو قەیرانە کوشندە و کاریگەرانە، بەڵام ئێمە نەک دەستمان بۆ دروستکردنی زەحەمات بۆ ئێوە کەسوکارتان نەبرد، بەڵکو توانیمان ئەوەندەی پێمان بکرێ ئەو ئاسانکارانێک کە پێویستێ بۆ خوێندکاری وڵاتی خۆمان بیکەین. لە ناویانە سەتاسەتی هەموو ئەو فرسەتانەمان خستەوە خزمەتی مناڵی خۆمان کە تەقدیمی زانکۆلاینیان کردو. یەک کەس نییە وەرنەگیرا بێ لە زانکۆلاین لە 4 ساڵی ڕابردووە ناچارمان کردووە بڕۆ بۆ شوێنێکی تر. هەموومان لە ناو زانکۆکانە جێبەجێ کردووە. 145 داهاتی زانکۆکانمان پارەی کری خوێندنی ئێواران و پارالێڵ لەگەڵ ساڵ و ساڵی یەکەمی ساڵ 25 زانکۆ تایبەتەکانمان کەم کردەوە بۆ ئەوەی پرسی دارایی و پرسی پارە نەبێتە قاتل و بکوژی خەونەکانتان. خەونی مناڵانی کوردستان زۆر لەوە گرنگتر و پیرۆستر بوو. ئەم ئەرکانە
بەتاکید بە ئارام بەتەنها جێبەجێ ناکرا. من زۆر سوپاسی یەک بەیەکی مامۆستایانی کوردستان و ئەندامانی ئەنجومەنی زانکۆکان بەگشتی و سەرۆکی زانکۆکان و هەموو ئەو بەڕێزانەی کە هاوکارمان من لە حکوومەت و لەلایەنە پەیوەندیدارەکانی تریش. دوو ڕاوندی خوێندنی باڵامان کردوێتەوە، ماستەر و دکتۆران نزیکی 11,000 کوڕکشی وڵاتی خۆمانمان ئامادە کردو بۆ وەرگرتنی بەرپرسیارەتی تر لە لەحەزات و قۆناغ و داهاتووی تردا. هیچ مامۆستایەکیشمان تعین نەکردو لەو 11,000ەوە کە خەڵک پێوا بێ پرۆسەی وەرگرتنی مامۆستا و پرۆسەی بە مامۆستاکردن پرۆسەیەکی گرنگتر و حەیەویتر و پێداگۆجی ئەوە کۆمەڵ تەفاسیل و سکیڵی تری دەوێت ڕێگەمان نەداوە لەناوە. بەڵام هەمیشە بڕوام وایە هیوادارم ئەگەروانین یەکێ ڕۆژێک مەسیجێکم بۆ بنێرێ. من پێم وایە کۆمەلگای ڕاقی وا دروستە بێ. ئەگەر شۆفێری تاکسیەکان من بەکارۆسیانە بێت جوانتر ئەدای پیشەیانی خۆیانەکەن، ئەگەر ماستەریانە بێ باشتر پیشەیەکەن، باشتر ئەدای ئەخلاقیاتی مێنەکەکەن، یان هەر کەرت و هەر شغڵ و هەر پیشەیەکی تر. بۆیە ئەوەی کە کردومانە ئەگەر ئێمەش دەمان کردایە خوشک و برایانی بەڕێزم ڕۆشتن لە تورکیا و لە قوبرس و لە ئێران و لە وڵاتانی تر کۆتا بڕوانەمانێنە. بەڵام لێرە لەناو ئیمکانەتە وڵاتی خۆمانە بە کولتوری خۆمان بە ئەخلاقیاتی خۆمان بە توانای زانستی مامۆستا بەڕێز و پرۆف و ستافەکانی ناوزانکانی خۆمان ئیتر دەبوو بەغیلی و درێغی لە مناڵی خۆمان ئەگەر لە گەنجی وڵاتی خۆمان ئەگەر لە وڵاتی خۆمانە فرسەتیان بۆ نەڕەخسێنین. ئەوە سەرباری ئەو کێشە و ئاڵنگاری و گرفتە کۆمەڵایەتی و حتا ئابووریانەی کە ڕوبەڕووی خوازیارانی ماستەر و دکتۆرا و خوێندنی باڵا بوونەوە لە دەرەوەی وڵات. ئەم فرسەتانە ئازایەتی ئێمە ڕەخساندومانە لە دۆخی طبیعی ئینسان و وەزیر و کارمەند و کاربەدەستە بێ ئەمانە بکە. ئەمانە جێگەی من نە بە فەخری خۆم ێزانم نە بە شانازی گەورەش ێزانم. بەڵام ئێستش دێڵێمەوە ئەوەی کردومانە جێگەی ئازایەتی و دەستخۆشی و منەت نییە. خۆش گەتوانیمان ئەوە بەشەی تری لە خەونەکانمان کە بۆی ڕۆشتین ئەو استراتیژی و پلانەی کە دامانە جێبەجێ بکەین بۆ مناڵان و گەنجانی وڵاتی خۆمان. ئێستا لەناو استراتیژی وەزارەتی خوێندنی باڵا خەریکی فراوانترکردنی پانتایی خوێندنی تەکنیکی و پیشەی و ڤۆکێشنەڵین. بڕوام وایە ئەگەر ئاوڕێک لە مەجالە نەدەینەوە بە شێوەیەکی گشتی هەموو توانەوە و ئیمکاناتی وەزارەت و حکوومەتی هەرێمی کوردستانی بۆ تەرخان نەکەین، نەیکەین بە استراتیژێکی نیشتیمانی ئەم ڕەوتە خوێندنە بەحس و ئەبستراکتە ئەکادیمیە زەرەری گەورە لە مستەقبەلی وڵاتی ئێمادا. بۆیە پێویستمانە ناوەندەکانی خوێندن باشتر بە بازاری کاری کوردستان و بە کەتی بزنس و کەتی پیشەسازی و کەتی تایبەتەوە گرێ بدەین بۆی بتوانین ئەو توانە و ئیمکانەتانی کە لەم زانکۆیانە وەکو زانکۆی ئەمریکی لەو پۆلە خوێندکارێکە ئێستا تەخەڕوجەکەن باشتر بتوانن لە بازاری کاری کوردستانە کێبەرکەی هەلی کار بکەن و فرسەتەکان بقۆزنەوە و احتیاجی ئەوە نەبین لە دەرەوە دەستی کار بە وڵاتی خۆمان دابین بکەین. پێویستە هەموو لایەکمان بە جوهدی کاملەوە بە توانای دڵسۆزی خۆمانەوە داعمی خوێندنی پیشەوی تەکنیکی لە هەرێمی کوردستانە بکەین. چکە ئەو ڕەوتەی کە باسم کرد لە ڕابردووە ڕەنگە زەڕور بێ بۆ پێگەیاندنی فەرمانبەر بۆ کەرتی گشتی. بەڵام ئیترەوە ساڵانێکی زۆر خۆشتان نەزانە حکوومەتی هەرێمی کوردستان نەکەر پێویستی بە فەرمانبەر نییە. ئیترەوە تا دەبین لە قەیرانێکی و خەیرانی موچە حکوومەتەکەتە چی بارە دۆخێکەوە. بۆیە پێویستمان بۆیە خوێندکارەکانمان بە باشترین سکیڵ بۆ منافەساتی هەلیکار لە بازاری کاری کوردستانە ئەو بازاڕەی کە لەژێر هەلومەرجی گۆڕان کارێک گەورە و زۆر و زەوەندەکانی گلۆبالایزیشن و جیهانگیریە کە بەسەر ئابووری دنیاداتەوە بێگومان ئابووری هەرێمی کوردستانیش خستە دەژێر هەژمونی خۆیەوە. پێویستمان بەوەیە بەیەکەوە ئەم پرۆژەیە ئەم پرۆسەیە وەم ئامانجە گرنگۆم استراتیژە گرنگە بۆ گەنجانی وڵاتی خۆمان دەستەبەر بکەین. خوشک و برایانی بەڕێزم جەوەکە هیەوە نێ زۆر قسە بکەم بەڵام من زۆرمان پێە ئەوەی کە گرنگە بۆیە باسکەم وەکو وەزیری خوێندنی باڵا وەکو وەزارەتی خوێندنی باڵا درێغیمان لە زانکۆی ئەمریکی نەکردو. زانکۆی ئەمریکی لە سلێمانی تاکە زانکۆیە کە تایبەتمەندی قازانج نەویستمان پێداوە لە پێناو بەرژەوەندی گشتیە. تاکە زانکۆیە کە ساڵی کە بە بەردەوامی ئاگامان لەوەیە لە مشکلەکانی هاوکار بین. هاوکاریکردنی زانکۆی ئەمریکی لە کوردستانە بەنزەت وەزارەتی خوێندنی باڵاوە جگە لە ئەرکە زانستی ئیدارەکەی ئەخلاقیشە بۆ ئێمەمانان کە لێرە کارێکمان لەبەر دەڕوا بتوانین خزمەتی ئەم زانکۆیەکەین بە باشترین شێوە قەیرانەکانی تێپەڕێ. من لە نزیکەوە ئاگاداری هەندێک مشکلی قەیرانی دارایی زانکۆکەم سوپاسیانەکەم بۆ هەروەها کاکبەرهەم و ستافەکەی کە و خەڵکی نیشتیمان پەرۆر سەرمایه‌داری سلێمانی دەوروبەری سلێمانی کە بە بەردەوامی هاوکاری زانکۆکەکەن بە باشترین شێوە ئەتوانن قەیرانەکانن تێپەڕن. خوا یار بێ ئینشەڵڵا ئەوانەش نامێنێ. ئێمە بە ئەرکی خۆمان ێزانین ئەوەی پێمان بکرێ بۆ زانکۆی بکەین. ساڵی پار دوو بەشی زانستی دەرمانسازی و پزیشکیدانمان بۆ کردنەوە هەر بەشێکی تری زانستی پێویستکە بۆ خەڵکی کوردستان بۆ ئەم زانکۆ ئازیزە لێرە بیکە وەزارەتی خوێندنی باڵا بارکی سەرشانی خۆی زانێ. نامێ زۆر کاتان بگرم ئەو زان زۆریش قسەم کرد. جارێکی تر پیرۆزبایی لە خۆتان و کەس و کارتانەکەم خۆشحاڵم کە لەگەڵتانە چاوی یەک بە یەکتان ماچەکەم تاکە وەسێتێک کە بۆتان بکەم تاکە داوای ئەوەیە کە بە ئومێد و ئاواتەوە لە ئایندەی خۆتان و
توانای خۆتان و مستقبلی وڵاتەکەمان بڕوانن دڵنیام ئەوانەی کە هەن ئەو قەیران و نیگەرانی هەمووی کۆتایی پێدێ چیرۆکی گەورەی سەرکەوتن هەیە کات نییە باسی بکەین هەموو ئەوانەی کە سەرکەوتن لە دنیا لە ژیانە ئەوانە بن کە ئیرادیان نەنەوی ئێوە ئیشاڵا لەو پۆنن کە بە ئیرادەی بەرزەوە ژیانی خۆتان بەڕێکن سەربەرزانە شەرافەتمەندانە زۆر زۆر سپاسان دەکەم و پیرۆزباییتان لێگەم جارێکی تر و کاتێکی خۆش.